لا بناری چای کارۆخین لێرە ئەمڕۆ دووەمین فێستیڤاڵی ئەسپسواری بەڕێوەچێت لە سنووری وەرتێ لێرە فستیڤاڵێکی تەواو کوردەواریە کللتوری کوردەواری پێوە دیارە ڕەشماڵی کوردەواری هەردرا و باوتنی بەستە و ئەیران و چەندین چاڵاکی جۆرا و جۆر هەیە لێرەکرێت یەکتر لە دیمەنە سەرنجڕاکێشەکان کە لێرە هەیە گاجووتیان هێناوە و لێرە جووتیان پێەکەن من خۆی دوێن زین چۆنم گاجووتانە هێناوە بەو شێ ئەمڕۆ لێرە بەشدارە قوربان سڵاو لێبێ ماندوو نەبی چۆن بوو بڕیارەدا ئەمڕۆ بەم شێوەیە بەشداربی لێرە بەخسەرەتا بەخێر بێن سەر و سەرچاومان ئێمە بۆ سێم ساڵە بەشداری لە گروپی لە فیستیڤاڵی ئەسپسوارانی کارۆخ دەکەین ئەمەش لێرەدا بەشدارین کە گاجووتمان هینایە وەکو کەلتور و زیندووکردنەوەی دابوونەریتی باو باپیرانمان جووتکردن کارێکی چۆنە بڵێم کارێکی قوڕز بۆ لە کۆندا ئێستا کەم بووە لەو سنوورە ماوە جووتکردن بە گاجووت جووتکردن یەکێکە لە کارە هەرە سەختەکان لە سەردەمی پێشیدا باو باپیرانمان بەکاریانی نا چونکە ئامێرەکانی پێشکەوتو نەبووە و هەروەها ئێستاش لەبەر هەڵکەوتەی شوێنی جوگرافی ناوچەکەمان کە شوێنێکی سەختە ناتوانین ئامێرەکان بەکاربینین لەبەر ئەوە پەنامان بردۆتە بەر بەکارهێنانی گاجووت ینی گاجووت ئێستاش لێرە هەریش ئێستاش لێرە هەر بەکار ئێستاش هەر وەکو جاران ئێمە بەکاری دێن و بۆ کێڵانی ڕەز و باغەکانمان باشە باسی ئەگەر باسێکی شتەکانم بۆ بکەین بڵێم پێکاتەکانی لە چی پێک دێ چی بەکارهێنن وەڵڵی کەرستەکان جیاوازن و هەروەها ئەمە پێی دەڵێن دارجۆت ئەوەش دەستە مستەیە و لە ئامورێکش پێک دێت لەگەڵ گاسنی و هەروەها ئەو دارەکەی دیکەش مژانەیە لەگەڵ ئیرتە و هەروەها ئەوەی دیکەش پێی دەڵێن ئیسەرگیان پێی دەڵێن نیر بەڵێ ئەوەی چوتە سەر ملیگیان پێی دەڵێن نیر ئەویان نیرە بەڵێ زۆر باشە ئەماندوو نەبی تۆ بەردەوام بە لە جووتکردنی خۆتکاری خۆت بکە بەڵێ هەروەکو باسیشن کرد بڵێن فستیڤاڵەکە فستیڤاڵێکی تەواو کللتوری کوردەواری پێوە دیارە بڵێم هەم شوێنەکەی لە ناو سروشتی بناری چای کارۆخە هەم تەواوی بڕگەکانی بڕگەی کللتوری کوردەوارین و تاوەکو دەمە و ئێوارە فستیڤاڵەکە بەردەوامە بێت و چەندین چالاکی جۆرا و جۆری تێدایە.